بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان نورەدین بە یارمەتی هاوکاران بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵکتان پێشکەش دەکەین. ئازان و خۆشەویستان تەوەری ئەمڕۆمان بریتی دەبێت لەوەی کە کێ هۆکارە بۆ تێکچوونی ئاسایشی کۆمەلگا. دەزانین کە ئاسایشی کۆمەلگا پێویستە بە ئارامی و سەقامگیری نێو کۆمەلگاوە. ئەگەر پێناسەیەکی بکەین ئاسایشی کۆمەلگا بریتە لە هێنانە ئارا یاخود سەقامگیرکردنی تاکو و کۆمەلگا تاوەکو دووربن لە هەموو هەڕەشەیەکی دەرەکی و ناوخۆی. هەڕەشە ناوخۆیەکان خۆی دەبینێتەوە لە کێشە و گرفتەکان تونوتیژی خێزانی کێشە کۆمەڵایەتیەکان، هەروەها ئالوودەبوونی بەشێکی زۆری هاوڵاتیان بە مادەی هۆشبەر و کێشە و گرفتەکان و کوشتن و زەبر و زەنگ و هەموو ئەو هۆکارانی کە لە ناوخۆی وڵاتدا هەن ئەمانە دەبنە هۆکارێک بۆ تێکدانی ئاسایشی کۆمەلگا. وەروەها لە ئێستادا بابەتی میدیاوە سۆشیال میدیا ڕۆڵێکی دیکە دەبینێت لەوەی کە دەتوانێت ئاسایشی کۆمەلگا تێکدات ئەگەر بە شێوازێکی ڕێسا و یاسایی بە شێوازێکی جوان بەکارنێنێت. دەزانین زۆرێک لە میدیاکان و بابەتەکانی سۆشیال میدیا کاریگەریەکی زۆریان هەیە لەسەرەوەی کە کۆمەلگا ئاراستە بکەن بە دیوێکی دیکەدا. لەم نێوەندەدا ئەرکی کێیەکە ئاسایشی کۆمەلگا بپارێزێت. هاوشانی دەستگاکانی دەوڵەت تا چەند گرنگە تاکو و کۆمەلگا خودی خۆیان هەوڵی ئەو بدەن کە ئەم ئاسایشە ئەم سەقامگیری نێو کۆمەلگا پارێزراو بکەن. وەروەها لە هەمووشی گرنگتر لە نێو کۆمەلگادا دەزانی کە هیچ کۆمەلگایەک بێت و نوتیژی نێوە بە تایبەتی لە جیهاندا لە ئێستادا ئەو دیاردەیە زۆر بڵاوە کە ئاسایشی کۆمەلگا لە ئەگەرێکی زۆر خراپدایە لەوەی کە لە نێو خۆی هەموو وڵاتەکاندا بابەتەکان زۆر بوون جیهانگیری کاریگەریەکی زۆری کردوتە سەر زۆرێک لە وڵاتانەوە بە تایبەتیش لە وڵاتی خۆماندا لە هەرێمی کوردستاندا بابەتەکان زۆرن کە بوونە تەمایەوەی کە سەقامگیری کۆمەلگا یاخود سەقامگیری کۆمەڵایەتی بکەوێتە بەر هێرش و هەروەها پارێزراو نەبێت. لە هەرێمی کوردستاندا دەزانین کە لە ئێستادا بابەتی سۆشیال میدیا و میدیا تا ڕادەیەک ڕۆڵی سەرەکی دەبینێت لەوەی کە کۆمەلگا بە چه ئاقارێکدا بێت وەروەها تا چەند کاریگەری هەبێت لەسەرەوەی کە سەقامگیری کۆمەلگاوە تێکچوونی نێوان خێزانەکان تێکدات بۆی کە لە ئێستادا کۆمەڵێک بابەت یاخود کۆمەڵێک بەرنامە لە بەشێک لە میدیاکانەوە پێشکەش دەکرێت بە گوێرەی وتەی زۆرێک لە پسپۆڕانی بابەتی کۆمەڵایەتی و دەرونی و تەنانەت مامۆستایانی ئاینیش کە ڕۆڵیان هەبوو لەوەی کە پاراستن یاخود ئاسایشی کۆمەلگا بێتە ئارا. وەروەها باز لەوەش دەکەن کە بابەتگەلێکی زۆر هەن کە بوونە تەمایەوەی ئاسایشی کۆمەلگا و هەروەها پەیوەندیەکانی نێو کۆمەلگا و تونوتیژی خێزانی ڕوو لە زیادبوون بکات. بەگشتی ئەمە بابەتی ئەمڕۆمانە ئەوەی ئازیز دەتوانن پەیوەندیمان پێ بکەن و لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو. دەزانین کە لە هەر کۆمەلگایەکدا ئاسایشی کۆمەلگا و سەقامگیری کۆمەلگا بێتە ئاراوە ئەو کۆمەلگایەکی ئارام دەبێت، دوور دەبێت لە هەموو تونوتیژیەک. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە چۆن ئەم سەقامگیریە چۆن ئەم ئاسایشە بێتە ئاراوە. ڕاستە لەوانەیە کۆمەڵێک بۆکاری سەرەکی هەبنەوەی کە ئەم ئاسایشە تێک بچێت و هەروەها ناسەقامگی دروست بێ، بەڵام لەمووی گرنگتر پاراستنیەتی. دەچمە لای یەکەمی پەیوەندی باوکی محەممەد لە ڕانی وەردەگرم. باوکی محەممەد سڵاوی خوا لێبێت. سلام علیکم کاکە دانیار. وعلیکم السلام سەرچاومان. سپاس دەکەم وەڵاهی بەڕاستی کاکە دانیار تەوەرەشی زۆر باش و جوان و ڕێک و پێک و لە کاتی خۆشیدن لە کاتی خزمەتتان. ئەستەغفیرڵڵاه خزمەت لەمنەوە. کاکە دانیار دەستەکان و خۆش بووی و خۆت گەنجێکی مستەقەف و تێگەیشتی و تقریبا هیچ لە بۆ بینەران نەهێشتەوە، بەڵام ئەوە ئەگەر دەسەڵاتێک تۆزێک عەقڵ و دەماغی هەبێ گوێی لەوەندە قسەی تو بە لەو 4-5 دقەی جەناب بیتن. ئەگەر دەسەڵاتێک دەماغی هەبێ دەماغ کاکە دانیار بە تەسەووری من ئەو دەسەڵاتانەی کەوا دیکتاتۆر و قەمعکەر و برسیکەرن یەک لەوانە کە دەسەڵاتەکەی هەرێمی کوردستانیشە ئەوانە بە ئەنقەس وە دەکەن، یعنی کە هاتۆتە سەر دەسەڵات بەو نیەتە و بەو میکانیزمە هاتۆتە سەر دەسەڵات خەڵک برسی کاتا بەجووی کێویتن، ژیانی خەڵک پڕ قەیران کاتا یعنی مجبوری دەسەڵات بیتن. دەناتۆ وەرە خۆ یعنی مقارنەکان زۆر ئاسانە. ئەگەر دەسەڵاتدارێک ئەگەر سیاسەتمەدارێک تۆزێک یعنی خۆشی ژیانی میلەتەکەی بووە باشە بۆ خەڵک لە ئێروکانە ڕادەکا بۆ ئەوروپا. ئێدە بڕۆ جەنابی بەرپرس سەفەرێک ئەوروپا کە بزانە خەڵکی ئەوروپا چ جۆرە ژیانێک دەژێتن، بزانە بابەتی مافەکانی مرۆڤ و بزانە بابەتی خۆشگوزەرانیەکانی خەڵکی ئەوروپا چییە، وەرەوە لێرە تەطبیقی بکە. خۆ تۆ وڵاتێکی نەوتری یعنی ئەو داهاتەی هەتوو هەتا
یعنی لە هەموو وڵاتەکانی ئەوروپا زیاتران ئەو جا کاکە دانیار شتێکی تریش دەبێتە هۆکاری ئەوەی کەوا با بۆین خەڵکی هەرێمی کوردستان لەو محنەت و مەینەتی و لە نازانم باسی چ لێ بۆ بکەم دەستەکان خۆ تۆ هیچ نێستوە لە ئازادی بەڵام بابەتێکی دیکە هەیە بیریشم چوو باوکی محەممەد ئاماژەی پێ بکەم بابەتی قەیرانی ئابووری بەڕاستی ئەمەش بۆ خۆی کاریگەریەکی زۆری هەیە لە وڵاتە دەزانین کە لە ساڵانی ڕابردووە لە ئێستاشدا قەیرانی ئابووری گرانی نرخی شمەک و کاڵاکان لە نێو بازاڕەکاندا ئەمەش بۆ خۆی دەبێت تەمایی ناسەقامگیری کۆمەلگا کاکە دانیار ئەو دەسەڵاتە ئەگەر یەک تۆزگوێمان لێ ڕابگریتن خۆی باش دەزانی چەند قەیران خۆی دروستی کردووە یعنی معقول تۆ 30 ساڵە کارەبایسانەکەی یعنی معقولە تۆ لە وڵاتێکی نەوتیبی هەرێمەکی نەوتی 6 ملیۆن فەرم و ساڵانە بەرمیلێک نەبوو دوان سیان چوار بە خەڵکەکە ڕەوا نابینی کاکە ئەو دەسەڵاتە بە زەڕە ئەخلاقی تێدا نەمانە ئەخلاقی دەسەڵاتدارەتی دەرم کاکە دانیار بە زەڕە ئەخلاقی مرۆڤایەتی تێدا نەمایە من سەیرم بەوە دێ یعنی ئەوە چ جۆرە بە شەرەکەن دەنگ بەوانە دەدەن یعنی تۆ بێ خەڵک برسیکەی تۆ بێ خەڵک سەرمابردیکەی تۆ بێ خەڵک ڕووناچی لێ بکوژێنیەوە ئەو دەنجی پێ بدەی یعنی ئەوە چ بە شەرەکە من سەیرم ئەوەیت ئەو دەسەڵاتە دزە دیکتاتۆرە مافیا ئەی ئەوەی دەنجی پێدەدا یعنی ئەوە کۆیلەی ئەیار 24ەکە بەڕاستی ببوورە سواب بەڕاستی ئەوانە گوناحە پێیان بری مرۆڤ کاکە دانیار ئیتر من تەنها ئەوە بێدەسەڵات دەینمەوە دەبێ بمبورە خوا بە ئەو دێرە تەواو بکەم من ئەوە بێدەسەڵات بە بێدەسەڵات دەینمەوە ئەوەی ئێستا لە ئێرانە دێتە ماڵی ئێوەش واللهی ئەو کورسێتان لۆ نامینێ هەتا سەر واللهی دا یا خوای گەورە وەختان دەچێشی و بێنە قاقاتان دەبینی یا ئەوە تا ڕۆژێک دادێ دەکەونە بەر شەق و سەفرۆکی خەڵکی بەش لێ خورا و ئەو میلەتە زوڵم نێکرا و سپاس بۆ جەناب زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە دەچمە دهۆک کاک مەحموود وەردەگرم کاک مەحموود گیان سڵاوی خوارد لێبێ وعليك السلام بەداخەوە هۆکاری کە ئاسایش کۆمەڵگە دروست نییە یەکەم یاسا سەروەر نییە ئەمە یەکەمیان دووەمیان ڕێگای لە هەڵگرتنی کەکەکان نەگرتووە دووەمیان ئەم اقتصادی لە هەرێمدا هیچ نییە خەلکەکەی زۆر بەفەقیر بووە خەلکەکەی زۆر بێئیش مایە بێکار مایە یعنی بەداخەوە مامۆستاکەم بەداخەوە وەضعی هەرێمی کوردستان لەبەرەو خراپترە لەبەرەو نەخۆشترە لەبەر لە سەمحەوا وەضعی خراپتر دەبێتە کە بکە وەکی ولاتی تەکساس لە سیرین زمانەوە هەروەها مامۆستاکەم ئەخلاقی ئەم کۆمەڵگە ئەگەر تهدید لە ئەخلاقی چاک لە ئەخلاقی باش لە دین بتەکردنەوە تهدید لە دین بتەکەتەوە ئەمەشی یەکێکی هۆکارەکانی کە ئاسایشی ئەم ملەتە بەرەو خەتەر دەچیتەوە بەرەو نەخۆشی دەچیتەوە مامۆستاکەم ڕاستە کاک مەحموود تۆ پێت وایە لە هەرێمی کوردستاندا بەدەر لە هۆکارەکانی ئابووری ئەوەی کە خۆت ئاماژەت پێ کرد بابەتی بێکاری ئەو بابەتانە بابەتێکی دیکە خراپ بەکارهێنانی میدیایە سۆشیال میدیایە دەزانی کە هەندێک کەناڵ هەیە لە ئێستادا لەوانەیە کۆمەڵێک درامایانی کۆمەڵێک بابەت کۆمەڵێک بەرنامجیان هەبێت کاریگەری هەبێت لەسەر پەیوەندی خێزانیەکان کاریگەری هەبێت لەسەر ناسەقامگیری ئاسایشی نێو کۆمەڵگا و نێو خێزانەکان بڵێ وەڵام مامۆستاکان کە ئیعلام لە ڕۆژگەڕاندنی ئەو دەوری هەیە کە مەسەلەن ئیعلامەکەی کی مثلا مسلسلي عنف كذا يعني اخلاقي خراب كذا دور هي ثروة اعلام كي بداخة وما مستكى بداخة اعلامي وعينية اخلاقي درستنية شيء اخلاقي خراب وشيء تصرفاتي خراب مسلسلات كاني كعنف سنتراوي كذا ضلال دكتوا ظلام بداخة عند الصلاة منع دكاترة كإعلانات إسلامية بيتم بنرقص جاز خير بقرآن خواندن بحديث بأمر متعلق الديني أملة أخلاقي أملة دين
بۆ حارەبە دەکەتەوە مامۆستاکە. ڕاستە. زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دهۆکەوە لەگەڵمانە بوو. دێمەوە سلێمانی خاتومینا وەردەگرم. خاتومینا سڵاوی خوات لێبێ. سلام علیکم. وعلیکە سەلام سەرچاومان. باشی کاتانیان. سەرچاوەکانم. دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەین. گرتنی کۆمەڵگە چییە؟ یەک نەگرتنی خەڵکە هیچی لەگەڵێکا ڕێک نییە. ئەو بەکارهێنانی خراپی کۆمەڵگە ئەوەیە کە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکانە بەخوازی. ڕاستە. ئەمە بۆچی دەگەڕێتەوە تا چەند گرنگە هاوڵاتیان هۆشیاریەوەیان هەبێت کە هەم تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم میدیا بە شێوازێکی زۆر باش بەکاربێنن تاوەکو سەقامگیری کۆمەلگا و تاک لە کۆمەلگادا تێک نەچێت. ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنێ ئەدەزانێت چۆن بەکارێنەوە بۆ شتێکی باش بەکاری بێنە، بەڵام ئێستا خەڵکی زۆربەی بۆ شتێکی باش بەکاری ناهێنێت بەڕاستی. پێت وایە لە هەرێمی کوردستاندا هۆکاری دیکەن کە بوونە تەمای تێکچوونی ئاسایشی نێو کۆمەلگا؟ بەڵێ یەکەم کە حکومەت خۆیەتی کە لەگەڵ هاوڵاتیانە ڕەت نییە. پێویستە ئەرکی حکوومەت چیە لەوەی کە ئاسایشی کۆمەلگا بێتە ئاراوە؟ پێویستە حکومەت بێ لە داواکارەکانی کۆمەلگا بگرێت، بزانە چیان کەمە چیان پێویستە چی هەیە چی هەیە چی نەکە. زۆر ڕاستە. زۆر باشە. زۆر سپاس بۆ خاتومینا. زۆر سپاس دەکەین. دەچمە لای پەیوەندیەکی دیکە. باوکی بابان لە هەولێر. باوکی بابان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە تۆ لە هەموو کارمەندان لە هەموو گەلی کوردستان گەلی کوردی بە شەرەف چونکە کورتەیە ڕێزمەیە بۆ تو بێ شەرەفە بەس کوردی بە شەرەف. سەڵاو لەوانەی پەیوەندیان پێوە کردێ، سەڵاو لەوانەی دوای منیش پەیوەندیەکە. بەس مەجالم برێ تەشی بە کەس ناکەم دوسێ قسەکان نەبڕی. قسەکان نابڕ بەس تەشی نەکەی باوکی بابان. نا تەشی ناکەم. لە خزمەتێ. خزمەت لە ئێمەوە. طبعاً کە دەربارەی کۆمەڵایەتی خێزان و ئەو شتانەیە من بە هی عام دەڵێم یانی گشتی دەڵێم. ئێمە هیچ قەیرانێکمان نییە لە کوردستان. قەیرانی پارەمان نییە، قەیرانی ئاومان نییە، قەیرانی غازمان نییە، قەیرانی کارەبامان نییە، قەیرانی ئەمنیەتمان نییە، یەک قەیرانی زۆر گەورەمان هەیە. قەیرانە کەس بزانە دەڵێت بەو بەرنامانە حەل نادێ. ئێستا من ماوێ زۆر پەیوەندی ناکەم، زۆر پەیوەندی کردیە، زۆر بەست و من ناناسیب من زۆر پەیوەندیەکەم، بەڵام بێزار لەوە چووکە ئەمە حەل نادێ. قەیرانێکی زۆر گەورەمان هەیە، ئێمە سەرکردەمان نییە. قەیرانی بێ سەرکردەییە، چووکە سەرکردەی حیزب جوایەسە لەگەر سەرکردەی نەتەوەی کورد. چووکە سەرکردەی حیزب چییە؟ سەرکردەی فلانە ئەمە سەرۆک نییە، ئەمە سەرۆکی حیزبێکە. سەرۆکی حیزب ناکە خەمخۆری کورد، سەرۆکی خەمخۆری حیزبەکەیتی. ئەمە ناکە سەرۆک، من بە سەرۆکی ئیسلام ناکەم. ئەمە یەک. سەرۆک دەبی سەرۆکی وڵات بێ، نە سەرۆکی حیزب بێ. بەڕەحمەت بێکانشوا خوابکە لە هەولێرەوە تا سلەیمانی گوربارانی قەبرەکەی یەکەم مەزارەکەی یەکەم قاید لە دوای ئەو نەما لە کوردستان خەمخۆری میلەتی کورد بێ. هەر ئەو هەبوو ئەویش نما لە دوای ئەو خەلاص. ئەنجا بۆ ئەوی بزانین قەیرانی کۆمەڵایەتی، قەیرانی عایلە، قەیرانی نازانم کەرکووک، قەیرانی سەرکوڵ، ئەوانە گشتی سیناریۆ فلیمە. بەس فکر کە بزانێت چی دەرەچێت. من زۆر لەو سەرگەڕایتمەوە ئەمە حەل نابێ. ئەوە هەتا واش بێ ئەوە دڵنیات دەکەم قەتا نابێ. هەموو قەیرانی هەیە، بەس تو قەیرانی بێ سەرۆکیە. زۆر باسەریشتر نێژێن ئەو قسانەی دەکرێت. من پێم وایە هەمووی خەتێکی لێرە و گشتی مایە پوچە لای من ئەگە هەڵاش بم. باوکی بامان تۆ پێت وایە ئەگەر سەرۆکێکی دادپەروەر هەبێت ئەو بابەتانە چارەسەر دەکرێت، ئارامی بۆ کۆمەلگا دەگەڕێتەوە، سەقامگیری دێتە ئاراوە، چ بابەتی ئەمنی بێت، چ بابەتی کۆمەلگا و بابەتی کۆمەڵایەتی بێ کە هاوشانی بابەتە ئەمنیەکانیش کۆمەلگا پێویستی بە ئارامی کۆمەڵایەتی هەیە. سادا و قسەی تو بەڵێ ڕاستە، دیسا دەرێن بەڵێ ڕاستە. سەرکردیەکی دادپەروەر هەبێ، کوردستان دەبێتە شام شەریف و دەبێتە نارم ناهێن ڕێزەی بەحەست وکە بەحەست هیچ شتێ ناگات لە بەحەست، بەڵام ئارامی وا پێیا دەبێت. بەڵام تو سەرکردن نییە، تو مشکلەی تو سەرکردەیە، مشکلەی تو کۆمەڵایەتی و مار و خێزان و نەوت و گازۆوانە هەمووی درۆیە، هەمووی سیراروەیە، هەمووی ئەوەیە. تو سەرکردەتە بێ هیچ مشکلێکت لە کوردستان نمایە. ئاگادارە تو بەس بێ سەرکردەی.
ئەوانەی دەرێ سەرکردن ئەوانە سەرکردنی برا سەرکردەی حیزب جوایزە برا سەرکردەی حیزب سەرکردەی فران حیزب فران من بە سەرکردە نازانم ئەوە سەرکردەی حیزبە سەرکردەی نەتەوەی کورد هەمووی لە بەرژەوەندی حیزبیە وایە پێت وایە؟ باڵێ ڕەحمە لە دایک و باو کرد من زۆر لە مێژایە پەیوەندیتان پێ ناکەم چونکە من بەرنامەکان زۆر متابعە دەکەم بەرێ کشتی لە بەرژەوەندی حیزبەکەی قساکە دەباشە ساڵێک و تشتێکە لەسەر یەک سەرۆ کۆمارە ئەو دەرێ من ئەو دەرێ من تخوا عیب نییە کورە بۆ کوردەوە بکەوت بۆ حیزبەکە دەوڵ مەدە بۆ پۆست و پارە و نازانم دینار و نازانم چی ئەگە وەڵات زمانی سەداق حوسێنیش کاتی خۆی فەوتی خەفیفە هەبوو دەدراتێ فەرقی نییە بەڵێکی بوو مستەشارە بوو وا بە فکرم دێ مستەشارە بوو مەتەزە خاسا بوو هەر ئەو مەتەزە خاسانە حکمیە بەیان دەکرد دراجان باوکی بابانەڵەم سەردەمێکە بوو بانگەشەی دەوڵەت و سربەخۆییشیانەکرد ئێستا شەڕە لەسەر سەرۆکی سەرۆکۆمار لە عێراقدا کورە دەوڵەتی من دەزانیتە بەڵێ یەک قسە پێرم بۆی زۆر سەردێشێنم بەزۆ دەپێرم دەرێم نەعلە لەو کەسەی پێی خۆش نییە کورد بێتە دەوڵەت خۆشە ڕاستەکەی بەڵام من پێم خۆشە ببێتە دەوڵەت بەڵام دەوڵەت دەزایت دەوێت پایەی دەبێت دەوڵەت ئیدارەی دەبێت دەوڵەت بەشیری دەبێت دەوڵەت بە قسە و توار پەڕوە نابێتە پێرە پێکەنین و گاڵتەجاری ئەوە دەوڵەت نییە برا ئەوە گاڵتەجاریە ئەوە سەری تو بەخوا دەباتە خوارێ من هەر نەچوومە ئەو دەنگدانە بڕواشم پێ نەبوو و نەوەی نوێش نیم ئاگادار بە پارتیش نیم وەیکێتیش نیم وە کۆمەڵیش نیمی سیزمێکیش نیم بێلایەنم بەڵام من نەچووم بۆ دەنگدانە بڕوا پێ نەبوو چونکە من دەمزانی بۆ دەوڵەت نییە بەس دیسان دەرێم ئەوەی کێتی ئەگەر نایەوێت کورد بێتە دەوڵەت نەعلەتی دێدا چونکە من بۆ دەوڵەت وایە نەپەنجەم هەر سەرێکی لەسەری دادەدا زۆر سپاس بۆ باوکی بابان لە هەولێر دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەلی لە سلێمانی وەردەگرن کاک عەلیگیان سڵاوی خوارد لێبێ مرحبا چۆنی براکەم باشی وعەلەیکە سەلام سەرچاومان باس دەکەم چاوینی هۆکارەکانی تێکچوونی ئاسایشی ئاسایش یعنی کۆمەلگەچین هۆکاری زۆرەیەکێک لە هۆکارانە ئەم ئازادیە بەربەرەڵایەیە کە خەڵک بینێ تۆ سەری ئافرەتە چۆنە ڕاتڕێەوە هەمووی ڕوت ئەم هەموو مەلەیە ئەم هەموو قومارخانەیە ئەم هەموو ڕەسیفاڕی هەمووی شەدی زۆر گردوێتی شێت بەناو بازاڕۆ بەپڵە عەرەق بەدەمێوەیەکی کەسدەی ناپرسێ ئەمەشێ چقۆ لە خەڵکەداڕەواز دەبێنەوە شێتە ئەم بەرەڵایە دە سەڵاتەکەەوەی دێکێتە کاکە معقولە شێتێک بەناو بازار ڕاهەڕاست بەپڵێک ویستی بەدەمێوەیەتی سەرخۆشەوە بەدەم خۆشەوە چقۆ لە خەڵکەدا کەس نبرێکارێ ئەمە بۆ شێتەوە بۆ هاتە ئەمە یەک دوای مۆبایل ئەمە مۆبایل و بەسم و ڕەزمە فایبەر و ئەمانە ئافرەت دەیان مەسایلی سیکسیە بینێ دی ئەوروپیەوەمرە دیقەتێدا تەقلیدێکا و تەقلیل ئەوانەکە و تۆ سێریکە ئەم سەگە ینی زەلامێک دەگیانی بەنێر بە ناتوانێت ئەسران بە بازارە بڕە ئەوەنە کچەتی و هەتی و مەتی و تڵەکە گیانمەدەسەوە گیانت لە نوێژ دەگەن ئەمە لەگەڵ کەلتوری ئەمەیان ناگونجێ ئەمە پێویستی بە گۆڕانە ئەم گۆڕانە بەچی دێتەکایەوە هەر دێتەکایەوە سەد لە سەد چونکە تۆ بۆ چیە گەڕێتەوە ناوەڕۆکی کۆمەلگای تۆ چییە ئیسلامە ئیسلام لە ئاخیرا ئەمە قوبڵ نییە بڵێ بۆ تۆ شای ئێرانمان نەبینیشی بەسەرات مەسیری ئەمانەوە شای ئێرانە چونکە خەڵکەوەی قوبڵ نییە کاکە خەڵکەوەی قوبڵ نییە ئەگەر کۆمەڵێکیش قوبڵێ بێ هەمووی قوبڵی نییە ئەمە لایەنێک لایەنی دووەم ئەم وەزعی ئەم نەعەدالەتیە ئەم بێقانونیە سێرەکە یەکێک یاسانیە یاسا بەس بۆ چینی کێژاری داماوە مەسەلەیەکی کوردی هەڵێ جۆرەکەی فەقیری پێوەڵەمانە بەسێتەوە سێرەکەی ئەوانەی کە دەزۆن پیاوە کوژن دزی ئەکەن چی ئەکەن تێگەی کەس لیان ناپرسێتەوە بەڵام سێریکە تۆم تۆرە مەحکەمە سێرەکەی مناڵێکی بەشکە فەقیرێک نانێ بخوا کۆتری زیوە یا شتێکی زێر 6 ساڵ حکمێدەن مادەی 4 و نازام چلیۆ کۆمەیە دەنە تەنگایە قوڕەکانە سەریا بەڵام ئەوەی ئەم باز بە من بڵێ ئەم دەوڵەمانانەی ئەمڕۆ لە سیبالی دابلێ دەکرێت ئەم پارەیان لەکوۆی بۆ پێشنەوەتەکانیان دوو کاسبی کرد نەوەڵا بڕۆ ڕۆژانە دەیان خۆ ڕاکە حتا ئێوارە ڕا بکاوەنێ نیتەیەکەوە غێرەمانە دزت ڕۆحی ئەو میلەتیان ڕۆحکوێیانێر سەر وڵاتەکە بکەنە وڵایەتێکی سەرمایەداری خەڵک بچەوسێنەوە وڵاتێکی بێگانە بێنن هێزێکی بێگانە بێنن حیمایەی خۆیان و ئەو پەرژەوەندی ئەو وڵاتە بکە ئەو میلەتەر بۆ خۆی چی ئەکا بکە بێئەخلاقیە هەمووی ئەمانە شانیان داوەتە بەری ئەمانە دروستیان کردووە ئیترکە هۆکار زۆرە یعنی ئەمەش حتمما 100%
ئەگۆڕێت و ئەنجامەکەش زۆر باش بەسەرانە بەس بەداخەوە ئەمانە دەوڵەمەند بوونەوە می پاسەپۆرتی لە گیرفانیانەیە ڕاکەن دەگەی بەڵام ژینێکی فەقیری لە پێناوەمیانەیە دەستی تێچێ بەس ئێمە چیمانەوێ ئێمە ئەمانەوێت کاکە ئەنفالمان داوە شەهیدمان داوە خۆخەڵگە و هەموو شەهید و ئەنفالە کوچەکانمان خداوەرە لەم مەسئولانە پارتی وێکێتی ئەمانە پزەورێ کوچ و مناڵەکانمان کاکە ئێوە بۆ ئامەداکاندان بە ئەنفال خرابێ بەڕاست بڕێت خوا شەهیدەکانمان ئەوانەمان یادام کرا بۆ ئەمە بۆ فاروق مەلا مستەفا بۆ شێخ نازانم چێ بۆ فلان لەگەڵ ڕێزمان بۆەوە یعنی نابێ بێ بیرکەنەوە بەس بیرکردنەوە نییە کاکە زۆر باشە کاک عەلی ڕێگە بین بە هاوڕانی دیکە زۆر سپاس دەکەین حافیز بێ کاک عەلیگیان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرم کاک عەبدوڵڵا یان سڵاوی خوات لێبێ خوای لە تۆش بگای کارزان سڵاو لێ و لە بینەران و لە بیسەران وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان برای بەڕێزم خۆی هەر کاتێکی دەرمیندەت زاڵم بوو خوای گەورە بنەم میلەتەکەی خۆیدا بەدەیەکی بۆ هەڵبژێرێ ئەگەر هەتا میلەت زاڵم بێ خوا زەواڵی بۆ تەنێرێ میلەتەکەمان ئێمە کۆمەڵگایەکی مسڵمانین بەڵام لە سەتا پەنجای تەنها بە تەسکەرەی ئیسلامە بەکردەوە ئیسلام نییە مسلمانی ڕاستەقینە ئەبێ مسلمانی ڕاستەقینە بێت دەخواترز بێت مسلمان وای گەورە دەبێ ئەو زەلامە کە مسلمانە دەبێ پاک بێ کارن پاک بێ زمان پاک بێ بەڵام بەداخەوە سەرکردەکانی ئێمە کامان هەتا ئێستا ئەرێ جەمع و جەماعەتێکیان دیۆ ئەرە کەی گوێ لە وتارەکەی سوور دەیگی هاوڵاتیان دەگرن یان لەوانە نییە هەتا ئێستا باوەڕ ناکەن ئێکەکیان دەو سەرکردانی ئێمەگە دوو جارێک سەر بە فەرزی خوای دادادێ بەڵام هەر کاتێکی میلەت زاڵم بوو وا زەواڵی بۆ دەنێرێ لە شابەکەی خۆی لە قەومەکەی خۆی زاڵمێکی بۆ هەڵ بەبژێرێ بیکە و سێنێتەوە ئەگەر ئەوانە مسلمانێکی ڕاستەقینە بن دەخواترز بن ئەو داعەتەی بەدەستیوانە دەبێت میلەت ئەوا دێت هەتوو ئەمڕۆها لە بەغداد و لە کەرکووکێ بەرلینێکی بە 30,000 توزیع دەکرێت لێرە هەر ئەوێ ناردووێتی تو دەریای نەوتی میرنەوتەکە لە ناو خۆتدایە ساڵاگە لە ناو خۆتدایە بەڵێ بەبینێ نەوت بە 30,000 دەم بە هەوڵاتیان والله ئەمن وەم ڕەحمەت لەو کەسەی هەیە دەوەری نەگیێ تا هەمووی ڕەدی کاتەوە وەری نەگیێ تا عالم بەڕەت بەسوورخەما باسەدانەکەی دارستانی دەبنەوە ببڕێ باسێت ئەو بەبینەوتەی باوەر نەگیێ بە سوور نەکەیت ئەبوو ئێستا کۆڵان بە کۆڵان نەوت بگەڕێ دانکە چێنێکی تێ بەرمیجی بەدە هەساری دەفەردن ڕۆژەی کاک عەبدوڵڵا کێشەکە باوەڕ بوو هەر ساڵ عەرضی ئێران و عێراق بەرمینە نەوت بە 2 دینار و نیوان بوو بەرمینە نەوت ئەگاها لە 5,000 ئێستا ئەکا 2 بەرمیل نەوتی ئەو کات 5,000 ئێستا بەقادەیە بە 5 دیناری ئەو دمەی هەر ساڵ عەرضی ئێران بەرمینە نەوت بە 2 دینار و نیوان بوو کەس برسی نەبوو کەس بێنەوت نەبوو ئەتوو ئەمڕۆ خەیرات ئەمانە دروستیان کردووە تەناوازە نسجە بێنن ئەو داهاتەی لە بەدەستیانە کەس فەقیر نابێت والله ڕێگە و بان خزمەت گوزاری تاعینبوونی ئەو هەموو گەنجولاوەی ئەگەر ڕێی لە دەریای ئیژێدا خۆی خینکات دەبێت ناچارە سەری خۆیان دەگرێت لای بڕێزم بەڵام بەداخەوە مەسئولەکانی ئێمە گوێ لە خەڵک ناگرن گویان لەو وتانەی من نییە لێی تۆ نییە ئەگەر ئەم کەیسانە پێشێ دەکەی خەڵک بێتە سەر هێڵ گلەی دەکا بەڵام هەتا ئێستا گویان لەو شتەی نەگرتووە دەبەر ئەوەی هیچ روح مبەزەیەکیان لەدنیا روح مبەزەی لە ئیسلامدا ئیسلام حتا خەڵک نەگەرێتەوە سەر ڕێبازی ئیسلام حاڵی هەر ئاڵە دەبێت حتا میلەت زاڵمێ خوا زەواڵی زیاتر بەسەردا دەنێرێ سپاسان دەکەم باڕێی لە هاوڵاتیان نەگەم زۆر سپاس بۆ کەناڵەکەتان دەستخۆشیدان لێ دەکەم هیوادارم سەرکەوتوو بن برای بەڕێزم هەرکاتێکی خۆش بۆیەوە سۆسپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە پەیوەندی پێوەکردین بەڵازان هەر کاتێک حکوومەتیش داواکارەکانی هاوڵاتانی جێبەجێ نەکرد بۆ نمونە لە ئێستادا هاوڵاتیان بەدەست گرفتی کەمی سوتەمەنی نەبوونی نەوتەوە دەناڵێن بە تایبەتی لە ناوچە شاخاوەکان ناوچە دوورە دەستەکان کە ئیدی وردە و دەسەرما دەست پێ دەکات شڵەژانێکی کۆمەڵایەتی یاخود کۆمەلگا دێتە ئارەوە ئەمەش دوجار هەر دەبێتە هۆی ناسەقامگیرنی و کۆمەلگا کاتێک کە حکوومەت داواکارەکانی هاوڵاتیان جێبەجێ نەکات یاخود ئەو خزمەت گوزارانی کە پێویستن بۆ هاوڵاتیان جێبەجێیان ناکات ئەمانە دەبنە هۆی ئەوەی کە بە شێوازی لە شۆزەکان ناسەقامگیری نێو کۆمەلگا بێتە ئاراوە دەچمە لای پەیوەندێکی دیکە خاتوو هانا وەردەگرم لە کۆیە خاتووان ئاسڵای خواد لێبێ السلام علیکم وعلیکم سلام و رحمة الله
دەستخۆشی لێ دەکەم کاکە دانیالە دەکەم تەوەریەکەتان لەسەر ناسەقامگیری کۆمەلگای هۆکارەکان بۆچی دەگەڕێتەوە لە کۆمەلگادا کە ئەگەر کۆمەلگا ناسەقامگیر بێ بە تایبەتی لە هەرێمی کوردستان؟ وڵای من بۆ دەسەڵاتە نەزانەکەی ئەگەڕێنمەوە و زۆشتی کەشە دەکەوێتەوە ژێدەستی ئەو حکومەتە نەزانە کە بە ڕێوەی دەبا دەبان کە کەسێکانی نەزانێ ئەو شتە بکات و ینی دەستدا بگرێ و میبات بڕێ نەزانێ دەبانە کۆمەلگا تێک دەچێ و بۆ نمونە ئەو بەناو قەیرانی داراییە و کە کابیز ڕۆژدا حکوومەتی هەرێم کە گوایە کارەبای داوەکەوە کەسی تایبەت بە دوو ڕۆژدارن موسە یان پارەی دەدەستن کەسی لە کاتێکدا بۆ خۆی سڵۆژ موسێک دەدا بە هاوڵاتیان یانی لە ئەو ماوەی کە موسەدا بەش دەکا دوزار پارەی کارەبای ڕێستی دێتن و دارێک کارەبای وەری دەوەستێ باشە لە کاتێکیدا کۆمەلگەم باشە مافی ئافرەتان بۆ ئەو گەڕین کردوانی مافی ئافرەت پارێزە بەڵام لە ئەسڵدا هەر بۆ ئەوەشی دانەناوە بۆ ئەوەی کە سیرازەی خێزان تێگیشتێ بەڕاستی ئەو مافی ئافرەتانە نەمینێ خەڵک پێشەی نامنێ ئەوەش هۆکارێک زۆر زۆر گرینگە کە لە بیرمان بێ کاتێک کە ئەو ڕێسەوە هەیە ژیانی من لە مەترسیدایات کە ئەوانە ئێمە ناتوانین بە هیچ کەسێک بڵین شەیتان بەڵام ئەوانە ڕۆڵی دەبینن ڕۆڵی ئەو شەیتانانە دەبینن کە لە ئافرەتەکاندا لە خشتیان دەبن و زۆر شتی کەشەکات دوتەمەنیە ئەوە ببانزینە بە گازە بەنەوتیانی هەر شتێکە یعنی خڵک ڕاستی یعنی هیچ دەبشتی نەما ئەوە دوخەڵغاژ نامێتەوە دڵنیا بن ئەوە هەر کاتێک دەبوو یادزانی ئەمە هیچ قبول ناکریانی تاس کافەکە پڕ لێ دەشێ باشە دڵنیا بە ئەمانە زیان قبول ناکرێ یان دەبێت باش ببن یانش دەبێت بڕۆن. زۆر سپاس بۆ قاچوهانە لە کۆیەوە پەیوەندی پێوە کردین. کاک جەمال لە بازیان وەردەگرم. کاک جەمال گیان سڵاوی خوا لێبێ من ئەگەر پرسیارەکە بگۆڕم لەگەڵ تۆیە تا چەند ئەگەر بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە نێو کۆمەلگادا جێگیر بکرێن و بەشێکی زۆر لە کۆمەلگا جێبەجێیان بکات هەر لە بابەتەکانی ڕەوشت و دابوو نەریتەکان وەروەها ئەو بابەتانی کە وامان لێ دەکات زیاتر وابەستە بین بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە تا چەند دەبێتەوە ئەوەی کە کۆمەلگایەکی سەقامگیر بێتە ئاراوە. ماما زانیان سلام علیکم. یاخوا سەلامت بێ. دەستکانە ماسکەم دەستخۆشی لێکەم بۆ ئەم بەرنامە جوانە. سلامت بیا بەڵێ. ماما دانیار تەبەن لە ئاینی پیرۆزی ئیسلامە کۆمەڵە شتەیە خوای گەورە دایناوە. بەڵێ. خوای گەورە ئینسانی وا دروست سەلامەت بێت. واتە ئەگەر سەلامەت بوو ئەوە زەرری بۆ کەس نادە و کۆمەلگا شتێک ناچێت. بەڵام بۆ ئەم سەردەمە ئەگەر ئینسان سەیری کرد کۆمەڵایەتەکان وەخسە مۆبایل پێشکەوتوو جلوبەرگی سفور قوتابخانە کە ئامۆژگارەکانی ساڵیانەماوە وەکو بڵین من لە مەکتەب بووم مامۆستای ئەگەر نینۆکە درێژ بێ قوبوڵی نا ئەسان نینۆکی بیستە درێژە و بۆیە کشیەکە ئەمما خوای گەورە پێی خۆش نییە و زەرری هەیە بۆ مێشکشی ئەگەر ئافرەت بە تایبەتی ئافرەتکەوە نینۆکیان درێژە زەرری هەیە بۆ مێشکشی لەڕێی ئیسلامی شەوە زەرری هەیە گوناح و تاوانیشی هەیە خراپە. لەلایەکیش ئەگەر ئینسانێکی مسلمان بێ و فەقیر و سادە و ساکار بێ ئەو کۆمەڵایەتەکەەوە خۆی ئەمێنێ. بەڵام ئەگەر فێری بکەی ئەمڕۆ هەموو شتێک گۆڕاوە ینی ئامۆژگاری لە سەرەتای مناڵیەوە زۆر باشە بە تۆ مناڵێک پەروەردە بکەی لەسەر ڕۆشتێکی جوان ئەوە زەرەی نابێت بۆ کۆمەڵایەتی. بەڵام ئەگەر ئیلاقی نەکەن و گوێی نەدەن و نسحەتی نەگەڵ ئامۆژگاری نەکەن ئەو مناڵە بۆ خۆی لامل دەرەچێ و زەرەری بۆ کۆمەلگا دەبێت ئەوەش ئەبێتە خۆی تێکسووری کۆمەڵایەتی. ڕاستە. بەڵێ جا سەرکەوتنی سەڵاو خوا سەلامەت خوای گەورە سەلامەت ناکە ئینشاڵڵا. سەلامەت بیا خۆ لەم نێوەندەدا مامۆستایانی تا چەند ڕۆڵیان دەبێت لەوەی کە هەوڵ بدەن بە هەموو شێوازێک سەقامگیری کۆمەلگاوە خێزانێکی دوو لە تونوتیژی بێتە ئاراوە پێ دوایە. والله تەمە خۆ ئێستا ڕۆژانە کە جمعە و جەماعەت ئەکەین هەر مامۆستا نەبێت هیچ شتێکمان بۆ وەرناگیرێ. مامۆستا فێرمانەکە کە خراپە نەکەین گوناه نەکەین تاوان نەکەین خراپە نەکەین مامۆستا ئاینی نەمێنێت خەڵمان خەلاسە بین ینی واتە هەر بەرداوام دەبێ ئینشەڵڵا ئامۆژگاری مامۆستا ئاینی دەوری زۆرە. مامۆستا قوتابخانەش ئەبێ ئەو ئامۆژگاریانە بکە. من تەلەبە بووم ئەگەر نینۆکم درێژ بۆ قوبوڵیان نەکرد لێم ئەو سەردەمەی من وایدم 79
ئەو کاتێکە من خێر دەمەگەنینەکەم درێژ بە لە مەکتەب قوبولیان نەکرد جلوبەرگم پیس بە قوبولیان نەکرد کۆمەڵە شت هەبوو زۆر باش بۆمانەستا ئەوانە نەماوە هەمووی گۆڕاوە مۆبایلیش و مۆبایلی پێشکەوت ئەوانە هۆکارن تەماشای قسە بە خەڵکەوتە لە مۆبایل ئەمانە کۆمەڵگات تێکەدا ئێستا من شخصی خۆم هاندێکم بە هیچ شتێک وەر ناگرێت تەنها تەلەفۆن نەبێ و ئەمە نەبێ هەندی پێشکەوتیشم بێ نییە ئەنجا بۆچی پێم نیە حەزم لێنێ لەبەرەوەی بەشتر ئەوان ناگەڕێم سەریشت بکەم و ژیانی کۆمەڵایەتی شتێک بم هەر بە ئەحتیاری و سادەی خۆنە ناوەتە ئەم دەقا لەخۆلەش ساوێ زۆر سپاس دەکەین کاک جەمال لە سەلامەتی مامەدانەگیان زۆر سپاس بۆ کاک جەمال دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ئاواد لە هۆڵەندا وەردەگرین کاک ئاوادیان سڵاوی خوارد لێبێ وای خۆ لێ کاک زانیاریوارە و بە ئێوارەی هەموو لایەک باش زۆر سپاسی و بەڕێوە سەکەم کە پەیوەندەکەی بۆ کردم وعەلەیکە سەلام زۆر سپاس بەناوی ئەویشەوە کاک ئاوادیان زۆر سپاس دەکەم کاک ئاواد سپاسمێ لە چاوەڕێگە بۆ جەنابە بۆ هەموو کارمەندانی تەلەڤیزیۆن بۆ هەموو ئەو کەسانی کە متابعی بەرنامەکە دەکات عزیزی ئەمەی کاک ئاوادیان خوا سەلامەت بی کاک زانیاریان لەسەر مەوزوعەکە بە کورتی حەز ناکەم درێژەی پێ بم هۆکاری داڕمانی کۆمەلگا ئەگەرێتەوە بۆیە سەبەب هیچی کە نییە لە هەموو دنیا هەر ئەوەیە قەیراتی دارایی وا لە ئینسانەکە دایک و باوک ئاگای لە ماڵەکانی نەمێنێت پەروەردە تێستێ قوتابخانە تێستێ سیستەمی ژیان تێستێ هەتا خوای گەورە بە خوایەتی خۆیەوە کە ئەرز و ئاسمانی دروست کردووە لە ماوەی 1000 دروست کردووە بۆ لەبەرەوەی کە بە سیستەماتیک هەمووی داناوە بۆ ئەوی پشتیانی خەڵکی با کە ئەبێ دنیا بە بەرنامە دابرێ بەڵام لە هەرێمی کوردستان ئەوەی کە کۆمەلگای داڕمانوە خەتای نازانم ئەبێ بڵێ خەتای خەڵکە خۆی نەک خەتای حکومەت برادێک تەلەفۆنی کردی خەتای حکومەتە خەتای حکومەت لەوا نییە کە سیستەمی کۆمەلگا بەجارێک دابڕمێ کەس ئاگای لەکەر نەمێنێ بۆ حکومەت بەمینەوە بووە بە سەلام لە کارگانیار نەکەم من هاوڕاتیەکەم لە کوردستان کە تۆ بینم خۆم لە تۆشمەوە بۆ لەبەرەوەی ساری دارایی ئابووری و قەیران خۆم مەسئولم لێ خۆم دەگەم ماوە حیزبانە کارگانیاریان کۆمەلگا خۆی مەسئولە لە هەموو نەهامەتێک کە بەسەری هاتووە هەر خۆش توانێت بیگۆڕێت یانیەوە زۆر جاگلەوە دەکرێت وڵا ناکرێت کۆمەلگا ناتوانێت بەس کۆمەلگا خۆی توانێت بیگۆڕێ بەڵێ زۆر ڕاستە کارگانیاریان ئێستا سەلام عەلەیکوم من کە دەنگم ما بە پارتیەکێکی بۆ گلەیی بکەم ڕاستەکە هیچ گلەیەکم نە ئەم خەڵکە خۆی دەنگیاوە بۆ حیزبانە حتى حیزبەکان خۆیان هاوارەکەن لە پەرلەمانەوە ئێمە دەنگمان هێناوە یان کاگاوات لە هەمووی خەتەرترەوەی لە سەدا هەفتای ئەو کەسانی ناڕازی دەنگیان نەیە لە سەدا هەفتای دەنگی ناڕازی دەنگی نەیەوە ئێستا تۆ لە کەناڵەکەی پەیامەوە گلەیەکە ئێتۆ بۆ دەنگنایی بە هیچێک سیستەمەکە گۆڕێ کاکدانیار من لەگەڵ ئەو ڕانیم ڕێزمەیە بۆ برادری پێش و تەلەفۆنی کرد وتی حکومەتمان نییە و نازانم چیمان نییە و سەرۆکمان نییە و ئەمانەمان نییە هیچ ئەوە دوورە لە ڕاستیەوە هەمووی خەتای خۆیەتی ئەو کەسەی کە تەلەفۆنی کرد کە لە خەتای حکومەتە خەتای خۆیەتی خۆی ئەتوانێت لە هەموو دنیا لە هۆڵەندا خەڵک ئەتوانێت ئێستا بێتە سەر جادە حکومەتەکە بگۆڕێ خەڵک ساڵای خەڵک کاکدانیار 5 ملیۆن کورد لە کوردستان هەیە 1 ملیۆن بێتە سەر جادە خوا ئاگادارە ئەو حکومەتە لە ناوە جێپاتیەکی بەس کەس نایە کاکە کەواتە کۆمەلگا خۆی مەسئولە لە داڕمانی کۆمەلگا بەتایبەتی ئەو کەسانی کە ئێستا خۆیان بەبەر بدایک و باو دەزانن بەڵام لە ئاساسە ئیجمالن ئەوە سەری موجودی مۆضوعەکەیە و موجود سلامەتی بۆ ملایەتان زۆر سپاس بۆ کاگاوات لە هۆڵەنداوە پەیوەندی پێوە کردین کاک هاوڕێ لە قوشتەپە وەردەگرم کاگاوڕێ گیان سڵاوی خوارد لێبێ کاکە سڵاوی خوارد جەناح شیرە وعەلەیکە سەلام کاگاوڕێ ئاسمانی پێیان خوا سەلامەت بی دەستا بەڕاستی من دەمەوێت باسیەوە بکەم ئاساشی کۆمەلگای کاتێک کە تێک دەچێ شوێنەوانی هۆکاری ئاساشی کۆمەلگا من دەمەوێت لەوە دەست پێ بکەم کاتێک احتمال لانجیل پارتی سیاسی حساب دەخزانم بە پرسێکی باڵای ئەو پارتە سیاسی من هەڵە دەکرێت بەڵام من  ئەو وەکو هاوڵاتیەک پشتگیری هەڵەکەی دەکەین   ئەو کەسێک کە تەلەفۆنی کرد کە لە خەتای حکومەتە خەتای خۆیەتی   ئەو کەسێک کە تەلەفۆنی کرد کە لە خەتای حکومەتە خەتای خۆیەتی
يعني دەڕێتەوەکەم حاڵەتێ زانی هەڵێ دەزانی کارێکی گەندەڵی کردووە حەزانین هەڵەیەکی کردووە کە زەرەر بە کۆمەڵگا دەگەێنێت خۆی ئاسایشی کۆمەڵگا بەڕاستی بانی بە لێکدانەوەی من ئاسایشی کۆمەڵگا بریتێ لە ئاسایشی خۆراک کوشتکاڵ پەروەردە ئاسایشی مەحتەرەن هەموو بوارەکەن هەموو ئەوانی یەک شتێ من دەمەوێت بە دەقیقی باسی بکەم هەگەر بێ و دەسەڵاتی هەرێمی کوردستان خۆی ئاسایشی ئەم کۆمەڵگای پێکەیە کۆمەڵ خەڵکانێک کە هەمڕۆ وەدڵنیام هەموو تاکە تۆ سێکیانە 5 ملیۆن کەسی باتامانە 5 ملیۆن کەسی تاکە خوار 5 ملیۆن کەس زانجیری پارتی کەسیانە نییە يعني إما خۆمان لە هەڵبژاردننی ڕابردوو خۆمان دەسەڵات مەنجارێکی دەو کەڵەنجا من کە ناڕازیم نەچم دەنگم نەدا حەشم دەنگم نەدا بەهۆی دەسەڵات ئەوەی دەویست من دەنگ نەدەم حەویست کە منی ناڕازی دەنگ نەدەم بۆ پارتە سیاسەتی خۆمە هەنی تۆ سیرکە هاسایشی کۆمەڵگا لەسەر شێوازێک تێکچوو بە شێوازێک وێران بوو بە شێوازێک هەمی بۆ نمونە هەم تەفمونێک بۆ برای خۆم دێنمەوە لە بواری مەسەلەن خزمەتگوزاری کۆمپانیاکە لە سنووری نەحەوە قشتەفە زیاتر لە 15 تا 20 کۆمپانیا هەیە هەوڕۆژە خۆم لەگەڵ خانکارێک قسەم کردووە هەڵێن بۆچی هاوڵاتی کوردی خۆمان کوردستانی خۆمان وەرناگرن دەڵێ بۆ بڕەپارێک کار ناکە ئەو کاتژمێرەش کار ناکە هاوڵاتیی بۆ نمونە کوردی شەبەکە کوردی سووریایە 11 تا 12 کاتژمێر کاری پێ دەکەم بە مەبلەغێکی کەم هەڵام هاوڵاتیەکەی خۆمان کە چاو کراوەیە خەزانی خەدری لێ دەکرێت نایکاتن کار ناکە ئەو بڕەپارێ نایە من ئەو ڕۆژە لەگەڵ حەرێوتی من 84 کرێتایی بەنگلادێشیم هەیە وتم بەڕێزی من تۆ 84 کرێکاتی حەو پارەی لێ بەنگلادێشیە دەڕاتە وڵاتێکی خۆی بازارگەری پێ دەکات هەڵام ئەگەر 84 کرێکاری کوردی سنووری قوشتەپە بێ لە لای تۆ کار بکە ئەو پارە بگەرێتەوە بازاری قوشتەپە کاری پێ بکرێت کڕین و فرۆشتی پێ بکرێت لێرە چه قازان دەکات فرۆشیارێک قازان دەکات کڕیارێک قازان دەکات کرێکارێک قازان دەکات یعنی بازارگەری لە سنوورەکە دەبێتەوە هەڵام کەحەتێکی من بینم دەسەڵات بێداکە لە هەموو شتێکم بۆ لە سنووری پردەی لە مەگەن 12 کیلۆمەتری فەرقە نەوە دێ بە 3,000 بە 2500 بکەم غازێ بە 6500 من لە سنووری قوشتەپە 21 ڕۆژ غازم بۆ نەهاتوو پێرێ بۆ هاتووە لە شەقامەکان بە 13500 دینار ئەگەر دەستی شتێوێ لەبەرچی حەبەتی کەمپی ئاوارەکانی قوشتەپە لەکنەمنا خاز بۆوان بە 7 بۆ من بەرهەشتی لەبەرچی پارەی مۆریدە بۆوان بە 5000 بۆ من بە 22000 دینارە کەواتە لێرە حکوومەت خۆی دەسەڵاتی کوردی خۆی هەوڵی تێکدانی ئاسایشی کۆمەڵگا دەکات بۆچی پێش دەدات چونکە لە بەرژەوەندی دەسەڵاتەکەی خۆیتی هەبەرژەوەندی من برسی بم ئەگەر کوتێکنانت پێدرا کە پێشیان بۆ دێدەم بۆیان هەڵفەڕم سۆ دیارە حەدرە بۆیان هەڵفەڕم بۆی نێمە سەشەکان داوای ماتی خۆم نەکەم زۆر باشە زۆر سپاس بۆ کاک هاوڕێ لە قوشتەپۆ لەگەڵمان نبوو دەچمە هەولێر کاک پۆڵا وەردەگرم کاک پۆڵا گیانسڵای خوارد لێبێ سڵاوی خوا لە بەڕێزت لە کارمەندەکان لە هەموو بینێرە خۆشەویستەکان عەلەیکە سەلام کاک پۆڵا گیان سەر چاوەکانمان بەڕێزت پێناسەت کرد کاتی دەوێت پێناسەکەی بەڵام کۆڵەکەی بنیادنانی ئاسایشی کۆمەڵگا چیان ئەگەر کۆڵەکەکان ڕوخان لاواز بوون بێگومان ئاسایشی کۆمەڵگە دەکەوێتە مەترسیەوە چۆن ئێستا دەیبینین بە خێرایی هەر چەندە کاتەکە کەما کۆڵەکەکان چین یەکەم دەسەڵات و یاسا کە دەسەڵات و یاسا سەروەر بوو ئیتر نیگەرانیەکان کەم دەبێتەوە مافەکان دیار دەبێت خاڵێکی تر دادپەروەری و یەکسانی دادپەروەریش لە ئەنجامی دەستەبەرکردنی دام و دەستگای دادپەروەریەکان ئەوەش خاڵێکە خاڵی سێمیان کە ئێستا کاریگەری زۆرە ئاسایشی ئابووری برای بەڕێزم خاڵی چوارەمیان ئازادی و هێر فراهەم بکرێ بۆ تاک ئازادی ڕادەربڕین و بواری توانای خۆی تاقی بکاتەوە نەک لە ڕێگای حزبایەتیە و تا ئاستی یانی چینگەرایەتی جێبەجێکردنی یاساژ وەکو خۆی ینی بەبێ دەستێوەردانی هیچ حیزبولایەنێک ئەمەش ئەنی پێم وایە دەبێتە مایەوەی کە ئاسایشی کۆمەڵگا بێتە ئاراوە بێگومان ئەودە خاڵی بەڵێ کاک پۆڵا خاڵی تریان ئەوە دەمەوێت لەوێ شیکەمەوە یەکگرتووی کۆمەڵگا لەناو دوو کەوانە التەماسک الاجتماعی کۆمەڵگاکە یعنی کۆمەڵگایەکی یەکگرتوو شیکەمەوە بە هۆکاری حزبی وەرە تۆ ببینە کۆمەڵگاکەمان چۆن پەکەوازە بووە هەریەکێ ڕەنگێک هەریەکێ ئاڵایەک هەریەکێ ڕاگەیاندنێک هەریەکێ دام و دەستگای سێبەر و ڕاگەیاندنی حاڵێکی تریان ڕاگەیاندنەکانیشمان کاریگەریت ئەو تۆیان نەبووە و خاڵێکی تش ئەگەر ڕێگا بدەی بەبرات تەنانەت لە پیاوانی ئاینی برای بەڕێزن هیوادارم گلەی یەکەم ئەرێنیە نەرێنی نییە برایانی بەڕێز وەرە سەیری پیاوانی ئاینی کە یەک نمونەت بۆ دێنمەوە
دوو هەفتە لەوە پێشیادی درودی خوای لێ بێت پێغەمبەر لە دایک بوونی بوو ئێستاش نەمزانی بیدعەیە یان نا بە ڕاستکاوی هیوادارم نەیبڕی چونکە ئەوەی کۆمەلگا دەبێت ڕاستکاوە نەباسکەی تۆ وەرە سەیری فەیسبووکەکان بکە کاکە دانیاری بەڕێت باوەڕت بێ زۆر جار دەبێت سوودەگلا پیاوێکی ئاینی ببینم هێرش دەکاتە سەر ئەوی تریان هێرش دەکاتە سەری ملت سەری لێ دەچوێت کەواتە کۆمەلگاکەمان من بەرپرسم تۆ بەرپرسی بچووکترین کەس تا گەورەترین خۆمان نەکێشینەوە بەڵام چێن ئەوانەی وایان لەمە کردووە وەڵامەکە لە چییە ئەوەیان ئەوانەی دەسەڵاتی ئێمەیان کردۆ دەدەست ئامادە نەکراون لە ڕووی فکرەیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی ژینگەی سیاسی و ئیداری و سیاسی و تەنانەت سەربایزیشۆ ئامادە نەکراون کەواتە پێویستمان بە ئامادەکردنی تاکە کە بۆ ئەوامان لێهات بێگومان ئەوانە لە دۆخێکاتن دەسەڵاتیان گرتە دەست ئامادە نەکرابوون لە ڕووی ژینگەی پەروەردەییەوە فەلسەفەیەوە نیشتیمان پەروەردەییەوە نەتەوەییەوە یەکریزیەوە دڵسۆزیەوە کەواتە ئەو هۆکارانە هەمووی تێکەڵاو دەکرێت باندۆخی ئێستای کوردستانی بەرهەمە چی بکرێ من زۆر جار لەگەڵ برادەران دەکەومە گفتوگۆکێک لەی زۆر زۆریان هەیە بەڵام دەڵێم نابێت تەسلیم بین دەبێت لە سفرەوە دەست پێ بکەین بەڕێزت لە سفرەوە لە ڕاگەیاندن من هاوڵاتیەکی سادە لە ڕۆڵی خۆم لە سفرەوە دەست پێ بکەم پیاوی ئاینی سیاسی دڵسۆزەکان ئەوانەی گەمبەڵ نین با لە سفرەوە دەست پێ بکەین کۆمەلگاکەمان هەر هیچ نەبێ هەنگاو بۆی تەسمیل نەبین ئەگەردان تەسمیل بووین بێگومان زیاتر بەسەرمان ساڵ دەبن کۆمەڵگەکەشمان زیاتر بەڵەو هەڵدێر دەچێت دووبارە ڕێزم هەیە هەر سەرکەوتوبی سپاس کاک پۆڵەگیان لە هەولێر دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەزیز لە دەربەندی خان وەردەگرین کاک عەزیزگیان سڵای خوا لێبێ سلام علیکم وعلیکە سەلام سەرچاومان تەوەرەکەمانە چی برا کاک عەزیزگیان تەوەرەکەمان لەسەر هۆکارەکانی تێکچوونی ئاسایشی کۆمەلگایە لە کۆمەلگادا ئەو هۆکارانە چین کەوای کردووە ئاسایشی کۆمەلگا تێک بچێت وڵی کۆمەلگا ئەوەی خەڵکی فەقیر فقرایە و ئەوەی هاوڵاتیە هەر چاوەڕوانی دەسی ئەو ئۆپۆزیسیانانەیە وا هیچ ناکەن بۆ خۆیان لە ماوە دانیشتون قسەی زلەکەن و ڕێزم هەیە بۆ باسی مزگەوت و خێرخوازی مێرخوازیەکەن حەزەتی عومەر شمشێرەکەی لای بەرماڵەکەی دانیان شەڕیە کرد بەس کۆمەڵ و یەکگرتو هیچ ناکەن تۆ پێ دوایە بە شەڕ بکەن تاوەکو مافەکانمان وەربگرین کاکە باوەکوونەوەی نوێ ئەوانیش دەرپەڕن ئۆپۆزیسیۆن وەک ئۆپۆزیسیۆن خەریکی پارە خواردن و بۆ خۆیان دانیشتن لە ماڵەوە هیچ ناکەن بە چه بەڵگەیە تۆ ئەدای پەرلەمانتارەکانی بۆن منە تا ئێستا دانیشتووی تەدەقە بەسەر ئەدا و وتەکانی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری بۆ نمونە لە پەرلەماندا بینیوتە حەق هانێ ڕاستی بڵێ بینیومە ئەوەم بینیوە پەرلەمانتارەکان سەرکردەکان ساوە کاکە سەرکردەکان با قسە بکەن بە ئەوان وەکوونەوەی نێ دەرپەڕن ئەمەڵخوا قبوڵ ناکا خەڵکە پشتی ڕەشوهوتە پشتی داماوە ئەوە خەڵکە پلیش بوو گشتی تەواو لە هەر سوالاوە کامیرەیە و لە هەر سوالاوە بازە و ڕسوماتە و کارەبایە و ئەوە قڕ کاتە سەریان زەلامی وایەت پەڵمەگرین بوو ئیمڕۆ کابرای پارە ئاوی نەوبیدە هیچی نییە تۆ پێت وایە پێویستە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چی بکەن تاوەکو هاوڵاتیان بەرەو باش بوون بچن ینی بەشێکیان ڕای ئێوەیان زۆر بەلاوە گرنگە ینی ڕەخنەشیان لێ بگرن زۆر بەلایەن و ئاساییە بۆ ئەوان باشتر وڵایەتیان یەگرن بۆ خۆیان خانی جوانیان هەیە و مۆنیکایان هەیە و هەر خەرێکی ژن هاوردنن و لەسەر کورسیەدانن حەدیثە خوێن و حەدیث ئیشی پێ ئەقی چێکە ئەوە شتێکی شخصیشە بە ئەوەش بکەم لەم لاشەوە ئەوەژەکەن کە بەرگری لە خەڵکەکەن لە پەرلەمانە شەڕی خەڵکەکەن هەمیشە ئەدۆنان ئەوەش ئەو ناحەقیە بڵێن هیچیانە کردو بەشێکیان ئەوەشیان کردو بەشێکیشیان چون ژنی دیکانی ناو تەبیعی ئەومە شتێکە حرام نییە و ڕێگە پێدراوەقی چێکە نازم حرامە ئەمانەکم ئەمە زۆر خێرا ئەمە ئازاییە بڕۆکە ئەوەشیان کردووە ئاین تۆ لەوانەیە ئاگادار نەبی بەشێکی زۆریان پەرلەمانتارەکان ئەو شەڕیان کردووە ینی عەلی بابی لە هەورامان بوو خەریک و کوردستان لێن 50 کەساوە زۆر سپاس بۆ کاک عەزیز لە دەربەنی خانەوە لەگەڵمانە و سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵا زان و خۆشەویستان کاک
کاک حەمەڕەشید دوا پەیوەندی وەربگرین. کاک حەمەڕەشید گیان سڵاوی خوات لێبێ لە کوێ بوو کاک حەمەڕەشید بیرم چوویەوە لە ژاراوەیە کاک حەمەڕەشید گیان سڵاوی خوات لێبێ لە سڵاو لە جەنابەت سڵاوی خوای لە جەنابەت ڕازم بۆتەیە کاک حەمەڕەشید گیان دەنگنیە کاک حەمەڕەشید ماوەیە کە خۆ تەندروستی باشە چ بکەم گوێ ڕادەگرم خەڵکەکە بۆی سەری لێشێواوە کورێکە باب خراپ بوو میلەتی فەقید چ بکە ڕاستەکە یاخوا سەلامەت بێت تەندروست باش بیتر کێشەمان نییە گەر دەنگی شەر تەشەکر دەکەم لە خزمەتتدا سپاس دەکەین بەڕێزی بەڵێ کاک حەمەڕەشید لەسەر بابەتەکەمان ڕاوسەرنجت چییە؟ کاکی بەڕێزم ئەو کاتت باش یاخوا باش بی کاک حەمەڕەشید گیان ڕێزم بۆ خۆت بۆ کەناڵەکەی بۆ بینەران و بیسەران بۆ ستافە بەڕێزەکەت پێم سەیرە ئەو خزمانەی چی وێ ناکەوی ڕێزم بۆیان هەیە کورێگە باب خراپ بوو باب ماڵ دەشێوێ کاکە ڕاست برای بەڕێزم ئاگان لێوە زاکەتە کێوە حکومداریە هەمووی خەریکی تجارەت و معاملە و شوزانم کورسی پەرستی و دەسەڵات و میلەتی فەقیر چ بکە یەک دەڵێ هەڵیامە بژێرە و یەک دەڵێ هەڵە دزارکردن و دەبا هەموو میلەت دەنجیان نەدا تێدا غۆواز دێنن ئێستا پەرلەمانیان ڕاگرت تێگەشتی هەڵبژاردنیان ڕاگرتووە میلەت پێی خۆشە کرد میلەت مەڵە باوکم ڕێزم بۆی هەیە یاخوا باب خراپ نەبێ کە باب خراپ بوو کرە ماڵ وێرانە هەروام دیوە پێم سەیرە و خەڵکەوای بیر لێ دەکاتەوە وەڵڵاهی ئەوانە بۆ حکومداری نابن بەڵام داخەکەم ئەوەن دەگرێم لە میلەتیە دەبوایە هەمووی با ئۆپۆزیسیۆنیشەوە بەردایکی کۆنسڵخانەی ئەمریکای بگرن خوا بیگرین ئەوە تۆی بۆ چاندوین بەریتانیا و ئەمریکا ئەوەی دەکەن ئەمانە معاملە چین تجارەت دەکەن دەستکۆشی لێ دەکەم با زۆری وەدوانەکەم زۆر سپاس دەکەین کاک حەمەڕەشید گیان هیوای تەندروستیکی باشە بۆ دەخوازین بەڵێ ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ